پشتی شانتێکی هەفتپێشکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزەوە گۆران سەردەنا بەغداکردین و دیگەلایەنێن سیاسیەن عێراقی کۆمبۆین ئەنجام داین هەروەسا دیگەل نەتەوێنێگرتی و باڵیوسخانەیە ئەمریکا کۆمبۆین ئەڤرودە کۆنگرەیەکی ڕۆژنامەڤانیە هەفتپێشدا ئەندامێن شاندێنە ڤەروکا کۆمبۆنێن خوب و دەستگێت میدیای ئاشکراکردن و ڕاگەهاندن مەرەما سەردانەمە بوو بەغدا بوو بەرچاوکردنا ڕێکەفنە یەکێتی و گۆران بوو بۆ لایەنێن سیاسیەن عێراقی و هەمی لایەنانجی پێشتەوانیە خوب و ڕێکەفنە یەکێتی و گۆرانی شاندا ژلای خوڤەژی بەختیار شاوەیی سەردەمێ شاندە یەکێتی گوتی کۆمبۆنامە دیگەل لایەنێن سیاسی لەسەر ئاستێک کەسێ ئێکی بوو و باڵیوزی ئەمریکاشی لە عێراقێ لەسەر پرسا ریفراندومە هەرێمە بوومە گوتی نوکە دەمەکێ گونجاینی نەبوو ریفراندومێ و هاریکاریە نمە بۆ هەرێمێ دە چارچوڤێ عێراقەکە ئێگرتیدانە. لە ئاستی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە دۆخی هەرێمی کوردستان ئەوە دەخوازێ ئێستا لەم قۆناغەدا لەگەڵ بەغدا دەست بە گفتوگۆ بکاتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوولا کێشەکان نەک تەنها ئەوەی کە پەیوەندی بە بودجە و پارەوە هەیە کە هەمووی تەنها چەند ساڵێکە لە ڕاستیدا بەداخەوە حەسر کراوەلەوە لە هەموو ئەوان مافانێک کە خەڵکی کوردستان هەیەتی و ئەوان پێشوازیان لەوە کرد و من حەز دەکەم بۆش بڵێم کە هەندێک سایت و هەندێک با بڵێن کەناڵی میدیا باسییان کردووە ئێمە لێوێ زۆر بەڕاشکاوی لەگەڵ هەموو هێزولایەنە سیاسی عراقیەکان گوتومانە کە ئێمە یەکێک لە خاڵە ئەساسیەکانی ڕێکەوتنەکەمان مەسەلەی ڕیفراندۆمە ئێمە هەردوو لامان پشتیوانی و پشتگیری لە ڕیفراندۆم دەکەین بەڵام ئێمە ڕیفراندۆم وەکو دروشتم تەعاملی لەگەڵ ناکەین ئێمە وەکو ئالیات تەعامل لەگەڵ دەکەین ڕیفراندۆم پێویستی بە ئالیاتی دیموکراتی خۆی هەیە کە جیهەتێک هەیە کە پەرلەمانی کوردستانە پێویستە سەرپەرشتی بکە پێویستە لە ڕێگەی پەرلەمانەوە ئەم ئالیاتان دابڕێژێت چونکە لە ڕێگەی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەڵبژاردن پەرلەمان مەرجع بۆ یەکلاکردنەوە بڕیاردان لە چارەنووسی هەرێم لەگەڵ بەغدا بەپێی یاسای ژمارەیەکی بەپێی یاسای بڕیارێک کە لە پەرلەمان دەچۆ لە ساڵی 2005 دیسانەوە هەمان مەسەلەی تاکید دەکاتەوە وەجگە لەوەش کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیش لە هەرێمی کوردستان سەر بە پەرلەمانە دەبێ ئەو ئیشرافی ڕاپرسی بکە دیسانەوە دەبێ پەرلەمان ئەکتیڤ بکرێتەوە ئەگەرنا لە ڕاستیدا ڕاپرسی تەنها وەکو دروشم دەمێنێتەوە و هیچ ڕازگۆیەکی تێدا نابینرێت لەبەرەوە ئێمە گوتومانە ئێمە لەگەڵەوەین و دەمانەوە ڕاپرسی بکرێت جگە لەوەش هەندێک لە کەناڵەکان کە باسییان کرد بوو گوایە بەشێک لە حزبەکان خۆشحاڵ نەبوون ئەمەشان حەزەکەم لێرەوە بڵێم زۆر ڕاستە زۆر ناڕاستە ئەم مەوزوعە و هەموو لایەنەکان خۆشحاڵی خۆیان دەربڕیوە بەناوی هەی وەفدەکەوە سپاسی هەموو ڕاگەیاندکارەکان بکەین چه ئەوانەی کە هاوڕێی ئێوە بوون لە بەغا ئەرکیان کێشا چکە ئێمە پەیامێکی نیشتیمانی نەتەوایەتی خەڵکی کوردستانمان پێ بوو و بەشێک بوو لەو پرۆژەیەی کە ئێمە ئەمانەوێت هەوڵاتیانی کوردستان لە ڕووی ئەزمەی اقتصادی لە ڕووی سیاسی لە ڕووی قانونی لە هەموو ڕوەکانی ترەوە دەربازی ببێت لەبەرەوە ئێوە لەگەڵ ئێمە تەواوکەری ئەو پەیامە بوون زۆر سوپاسانەکەین لە ڕاستیدا ئەوەی کە زۆر زۆر گرنگ بوو لەم سەردانەدا من نەمەوێت ئاماژەی بۆ بکەم ئیزافەتەن بۆ قسەکانی کاکاوە ئەوەیە کە ئەم سەردانە لەسەر ئاستی باڵای عێراقی کار و کاردانەوەیکی زۆری هەبووە لە شەقامی عێراقیدا و ئەو هێزانەی کە ئێمە بینیومانە هەر ئەوە نەبووە کوتلەی پەرلەمانی بووبێتن بەڵکو قیادەی یەکەمی عێراقی پێشوازی لەم وەفدە کردووە ئەلبەتە ئەمە بۆ کاریگەری ئەو پەیامە ئەگەڕێتەوە کە ئێمە پێمان بووە بۆ نمونە لە هەر لە مالیکی و جعفەری تا دەگاتە ئوسامە نوجێفی ساڵح موتڵق و عەبادی یەکەم ڕۆژ کە وەکو حکوومەتی عێراقی و هەروە وەفدێکی باڵای حیزبی داوە کە لەگەڵ یا دانیشتە بوو و لەگەڵ ئەوەشدا هادی عامری و زۆربەی خۆتان ئاگاتان لێ بوو ئەوەی کە زۆر گرنگ بێ لەگەڵ سەفیری ئەمریکا دانیشتین خۆتان نەزان ئەمریکا ڕۆڵی یەکلاکەرەوە دەبینێت لە سیاسەتی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراقدا زۆر بە گرنگیەوە پێشوازی لەم ڕێکەوتنە کرد بەڵام لەگەڵ ئەمەشدا هەندێک قسەی هەیە ئەبێ ئاگاداری بین و ئێمە بە هەندوەری بگرین ئێمە ناوەڕۆکی ڕێکەوتنی ئێمە دژ هیچ لایەنێک نییە و دژ بە تایبەتی ڕیفراندۆم و دەوڵەتی کوردی قوربانی خوێنیەکانی ئێمە و لە ڕابردوودا و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڕێیانمان لە بەسوتنەوەی گۆڕان شایەتی ئەوەن کە کێخ بە عەمەلی ئیشی بۆ دەوڵەت و بۆ ڕیفراندۆم و بۆ ئەم شتانە کردووە بەڵام سەفیری ئەمریکی ئەڵێ ئێستا کاتی کی گونجاو نییە ئێستا کاتێکی گونجاو نییە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کوردستانە ئەمە پەیامی ئەمریکیەکانە بۆ ئێمە هەروەها زۆر بە گرنگیەوە
جگەلەوەی کە باسی لە ڕۆڵی پێشمەرگە و با بڵێن هەرێمی کوردستان کرد لە مەسلەی ڕوبەڕووبوونەوەی داعش و لە مەسلەی هاوریکاریکردنی ئاوارەکان کە ئەمە دەستکەوتێکی گرنگ بۆ ئێمە باسی لەوە کرد ئێمە تەعاملتان لەگەڵاکەین بە شێوەیەک لە یەک پارچەی عێراقا بێ. ئەمە بۆ هەموو لایەکمانە پێویستە بە هەندەوە وەریگرین بە دەر لە مزایەدە بەداخەوە هەندێک کەس و هەندێک لایەن بیستمانەتەوە بازەوە کراوە ئەم وەفدە بۆ ئەوە چووە کە سلێمانی جیاکاتەوە یان نەوتی سلێمانی لە ڕێگەی ئێرانەوە ئەمانە دڵنیاتانەکەمەوە دوور و نزیک پەیوەندی بە ئەجندای کاری ئێمە نیە بە قسەکانی ئێمەوە نەبووە و ئێمە نەک سلێمانی بز بە بستی خاکی کوردستان بە بەشێک لە خۆمان نەزانین لە هەموو کوردستانە خوێن و قوربانیدانی ئێمە لەسەر تاشە بەردەکانی کوردستان لە هەر لە سلێمانیەوە لە کفریەوە بۆ زاخۆ شایەتی ئەوەن کە ئێمە دەست بەدای نابێت و دەنگەکانی ئێمەش بە هەردوو لەشمانەوە تەنها لە سلێمانیان نییە ئەگەر باسی جەماوەریش بکرێ ئێمە یەکێتی 21 کورتیمان هەبووە 6 لە سلێمانیا بووە 6 لە کەرکووکە 4 لە هەولێرە دوانی لە منتیقەی خانەقین و ئەوەیە دانێکیشی لە محافظەی دووهۆکە یعنی دوو کێشوانەیە لە مووسڵ ئێمە حیزبێکی محەلی و ناوچەیی نین تا بڕۆین مفاوەزاتکەین بۆ ئەوەی کە خێروبێری ئەم ناوچەی ئێمە ئەمانەوێ هەموو کوردستان لەبەرەوەی لە هەموو کوردستانە حیزبێکی یەکپارچەی بووین و لەگەڵ هەڤاڵانمانە لە گۆڕان و خوێن و قوربانەکانمان لە هەموو کوردستانە بووە ئەمانەوێت کوردستان و خەڵکی کوردستان لەو ئەزمەیە دەربکەین کە سیاسەتی هەڵەی ڕابردوو لەگەڵ عێراقدا لەگەڵ ناوچەکەدا ئەم خەڵکەی گەیاندا ئەوەی کە ئێستا 6 مان موچە نەدرێ باز لە نیوە موچە بکرێ و ڕوبع موچەیشیان پێ نەدرێ